دوای سێدێ لە ڕاپەڕین تا ئێستا عەقڵێتی حکومڕانی لە هەرێم وەکو خۆیەتی و گۆڕانکاری ڕیشەیی بەسەردا نەهاتووە لە کاتێکدا ناوچەکە لە بەردەم گۆڕانکاری گەورەدایە. شەقامی کوردی چاوەڕوانی وەچەرخانێکی سیاسی دەکات. چاودێران پێیان وایە بەرژەوەندیە حیزبی بنە ماڵەیەکان پرسینەتەوە یان خستۆتە پەراوێزەوە. عەقڵەتی حکومڕانی نەگۆڕاوە لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا هەمان ئەو عەقڵەتەیە کە حکومڕانی هەرێمی کوردستان و کردووە و هەمیشە کێشەی کەڵەکە کردووە لە باتی ئەوەی دەستکەوت کەڵەکە بکە و لە هەمان کاتدا ینی هیچ دەستکەوتێکی گەورەی بەدەست نهێناوە کە بتوانێت لەگەر بەغدا بتوانێت لە پێگەی بەهێزەوە مامەڵە بکات. لەبەرەوە پێویستمان بەوە هەیە گۆڕانکاری لە سیستمی سیاسی بکەین لەو عەقڵەتی حکومڕانی بکەین کە بەداخەوە ئێستا ناتوانین بڵێن ئومێدێکی ئەو تۆ هەبێکە ئەم گۆڕانکاری لەم نزیکانە دروست بێ. بۆیە دەبینین ئەگەر خەتێکی بەیانی دروست بکەین لە پێگەی کورد لە عێراق لە نەوەتەکانەوە بۆ ئێستا بەردەوام لە سەر بەرەو خوار بووە، یعنی دایما بەرەو لاوازی ڕۆیشتووە. لەبەرەوە ئێستا دەبینین خۆتان دەبینن ینی ئەوەی کە هەیە عەقڵەتێکی حیزبی لە هەرێمی کوردستان حکومڕانە و بەدوای دەستکەوتی حیزبی و بنەماڵەییدا دەگەڕێ و ئەمە وای کردووە ئەم کێشانە نەقڵ بێ بۆ بەغدا و پێگەی کورد لاواز ببێ و جگە لەوەش کۆمەڵێک کارتی زۆر گرنگ و بەهێزمان هەبووە و کارتانە بەدەستی کورد خۆی سووتێنرا. نەمانی هەماهەنگی ڕاستەقینە لەگەڵ بەغدا و تێپەڕبوونی ساڵانێک بەسەر کێشەی موچە و بشێوی هاوڵاتیانی تووشی بێ ئومێدیەکی قوڵ کردووە. ئێستا دەنگی ناڕەزاتیەکان داوای یەکەڵوێستی و فرێدانی بیری تەسکی حیزبی دەکەن بۆ ئەوەی کورد لەم پوکانەوە سیاسی و ئابووریە ڕزگاری بێت. دەبێت لەگەڵ عێراق ڕێکەوێن. هێشتا ئێمە بەشێکین لەو دەوڵەتەی کە ناوی عێراقا دەوڵەتەکە نەوەشاوەتەوە لەبەرەوە دەبێت خۆمان بگونجێنین لە زمانی ئەو دەوڵەتە بە پێی ئەو دەستوورەیە کە دیاری کردووە کە بڵێن نظامی حکومڕانی ئەو وڵاتە فیدرالیە و تهدیدی کردووە بڵێن مادەکانی دەستور ئەوانەی تهدید کردووە. دەبێت ئێمە بۆ ئەوی بگەینە ئەو ئامانجەی خۆمان یعنی ئامانجەکانی کورد نە ئامانجی حیزبی تاکە حیزبی ئەبێ هەموو حزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستان لێرە وەکو چۆن باسم کرد پرۆژەیەکی استراتیژی نەتەوەیی نیشتیمانیمان هەبێت بۆ ئەوەیە لێر تهدید دیاری بکەین لەو پرۆژەیە ئامانجەکانمان چییە یعنی ئامانجی حیزبی نە ئامانجی نەتەوەیی و نیشتیمانی هەیە هەرێمی کوردستان. ئەبێ هەموو لایەنە کوردستانیەکان ڕێکەون لەسەر ئەو استراتیجە و بەو شێوازە مامەڵە لەگەڵ حکومڕانی عێراقی نەوەکو هەر حیزبە سیاسیەک بپێی بەرژەوەندی تایبەتەکانی خۆی تعامل لەگەڵ حکوومەتی عێراقی ئێسەوا کراوە و گەیشترون تا ئەو هەلومەرجەی کە ئێستا پێگەمان وردەوردە بەرەو لاوازی هەروانە عێراق. چاودێران دەڵێن بژاردەی بەردەم هێزە کوردیەکان ڕوونە یان یەکریزی و یەکخستنی استراتیژی لەگەڵ بەغدا یان ڕوبەڕووبوونەوەی چارەنووسێکی نادیار چونکە مێژوو دەرفەتی درێژخایەن بەوانە نادات کە بەرژەوەندی گشتی دەکەنە قوربانی بەرژەوەندیە کاتیەکان. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.